میوادارم بە زووترین کات ئازاد بکرێ جا باوکی من بەس لەسەر داکۆکیکردن و مافەکانی خەڵکە گیراوە ئەو ڕخراوەش خەریکی شکات و شکارکاریە خۆی ئەبووە خەریکی مناڵەکان بپارێزەوانەی کە لەسەر شەقا ئەوان ئەڵێن لەسەر تۆ ئەم شەڕیان لەگەڵ باوکت کردویان و مناقەشەیە دروست بۆ لە نێوان ئەوان و دەڵێن نما مناڵی خۆی ناژی تۆ بۆچی دەم ئەدەی لە سیاسەت دەم ئەدەی لە موچە دەم ئەدەی لە کێشەی کارەبا بۆچی بۆ نمونە لەسەر کێشەکانی مناڵان قسە ناکەی ئەمە مافی خۆمەکەن ئەو قسانە بکەم لەبەر ئەوەی خۆ ئەوانەی کە من باسیەکەم سیاست نییە ئەوانەی کە قسان لەسەر ئەەکەم هەر بۆ ئەوەیە مافەکانی مناڵ بەدی بێن مافی خەڵک ینی دروست باشە بەڵام ئاخر نما یعنی تۆ هەندێک جار بۆ نمونە باز دە کەسایەتی سیاسەکانیش دەکەی یعنی بۆ نمونە تۆ باسی نەچیروان بارزانیت کردووە تۆ باسی جەلال پەرێشانت کردووە تۆ باسی ئاشتی هەورانیت کردووە باسی سعدی ئەحمەد پیرت کردووە باسی هەواڵە بووبەکرت کردووە بۆ یعنی ئەمان بۆ نمونە کێشەی مناڵ کەی گرفتی ئەمانە تۆ بۆ ڕخنە لە ڕێکخراوەکانی مناڵان کێشەکان چاکەنەوان ئەتوانن بەدەستی ئاو کارەباون ئەوان بەدەستی موچەوەنەوەن بەدەستی سوتەمەنیەوەن مەبەستەوە لای ئەوانە حەلەکەی باشە بەس بۆ تۆ قسەی لەسەر بکەی يعني بۆ نمونە لەبەر ئەوەی حەلاکەی بکەن یعنی ئەوان بەس بۆ نما بێڵێ بۆچی نما لەسەر کێشەی مناڵان قسە نەکا باوکی نما با قسە لەسەر ئەو گرفتە سیاسیانە بکات گرفتی خزمەتگوزاری مناڵانم کردووە لەسەر ئەوەشم کردووە گەر لەسەر ئەوان و مناڵانەکە هەم باشە لەسەر مافی خەڵکیش ئەیکەم ئەمە ئێستا ئەوەی کە وتت سیاسەتە من بەلامەوە مافی خەڵکە لەبەر ئەوەی ئەوان بەدەستیانە ئەو شتانە بکەن باشە بەس ئەها کاک مەحسین قسەیەکی کرد جوان بوو ئەو ئەڵێ یعنی بۆ نمونە دنیای مناڵ دنیای موچە و نەبوونی کارەبا و ئەو شتانە نییە ئەمە ئیشی گەورەکانە بۆ نمونە گرفتی سیاسەکان گرفتی گەورەکانە نابێ مناڵان قسەی لەسەر بکەن نابێ ئەوان کۆمنتیان لەسەری هەبێ بەڵام تۆ ڤیدیۆکانت زۆرترین کات لەسەر ئەوانەیە وانە بۆ نمونە باسی ئەندام پەرلەمانەکەی تعلیقت هەیە لەسەر جەلال پەرێشان وەکو ئەندام پەرلەمانێک لەسەر هەڤاڵە بووبەکر وەکو مەحافزێک لەسەر نەچیروان بارزانی وەک سەرۆک حکوومەتێک بۆ تۆ ئەم قسانە بکەی بۆ ئەم قسانە باوکردنەی کە تۆ ئەو قسانەی کە پەیوەندی هەیە بە گرفتی مناڵان خەمی مناڵان مادەم جۆت دەیەگیرێ تۆ قەزەی مناڵان بارز بکە گەورەی بکە لە لای خۆ من هینی مناڵانیشم کردووە ئیسەش ئەیلێمەوە ئەوانەی کە من باسیەکەم